دڵنەواترین فەرموودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. سیر ئەم حەدیثەکەن دڵنەواترین فەرموودەیە لای من. خوا ئەڵێ من لەو گومانەم کە بەندەکەم بەم نییە بە. تۆ چییە بەی بەخوا؟ دەوڵەمەندت کا دەوڵەمەندەکە، فەقیرت کا فەقیرتەکە، سەحەتت باشکە باشێکە، شیفات بۆ نەنێرێ ناینێرێ. تۆ گومانت چییە بەخوا؟ خوا ئەڵێ من لەوێم. ئەنا عند ظن عبدي بي. ئەی حەدیثەکە دوایەم چێڵێ وأنا معه ما ذكرني. سبحان الله. معیەتی خوا لەگەڵتایە هەتا بڵێ یا الله سبحان الله لەگەڵتایە پای گەورەی. کەچی ئەم زبانە جار جار ماوە بە 24 سەعات باسی دنیاکە ناتوانێ بێژە یا الله سبحان الله. ئێکورە بڵێ لا إله إلا الله. خوای گەورە ئەڵێ من لەگەڵیان مادام ناوی منێنێ، مادام ئەڵێ سبحان الله خوا لەگەڵتایە جەلە جەلاله، مادام ئەڵێ الحەمد لله خوا لەگەڵتایە بە مەعیەتی خۆی بەبێ ئەوەی بزانین چۆن. والله من ئەڵێم ئەرجا حەدیث گەرەکتە خوای گەورە ذکرتکا ناوی خوا بێنە. اذكروني اذكركم واشكروا لي ولا تكفرون. خوا فەرمی ئەڵێ تۆ یادی من بکە با من یادت کەم، با ذکرت کەم. باشە خوایە تۆ ذکری من بکەی چیڵێ؟ ئەبێ خوا چۆن ذکری من بکە لای خۆی؟ ئەڵێ ناوت ئەناسێنین بە هەموو ئەم دنیاەوە دروستمان کردو. ئەو وەختەی ئەمری ئەو هەموو ئاسماناڵێ بەخێر بێی، هەموویت ناسێ، هەموو ئەهلی ئاسمانت ناسێ، ئەو گۆڕەت ناسێ، ئەڕۆیتە ژێر ئەو قەورەکە کەس نییە ئەوەت ناسێ. دڵنەواترین فەرموودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. سیر ئەم حەدیثەکەن دڵنەواترین فەرموودەیە لای من. خوا ئەڵێ من لەو گومانەم کە بەندەکەم بەم نییە بە. تۆ چییە بەی بەخوا؟ دەوڵەمەندت کا دەوڵەمەندەکە، فەقیرت کا فەقیرتەکە، سەحەتت باشکە باشێکە، شیفات بۆ نەنێرێ ناینێرێ. تۆ گومانت چییە بەخوا؟ خوا ئەڵێ من لەوێم. ئەنا عند ظن عبدي بي. ئەی حەدیثەکە دوایەم چێڵێ وأنا معه ما ذكرني. سبحان الله. معیەتی خوا لەگەڵتایە هەتا بڵێ یا الله سبحان الله لەگەڵتایە پای گەورەی. کەچی ئەم زبانە جار جار ماوە بە 24 سەعات باسی دنیاکە ناتوانێ بێژە یا الله سبحان الله. ئێکورە بڵێ لا إله إلا الله. خوای گەورە ئەڵێ من لەگەڵیان مادام ناوی منێنێ، مادام ئەڵێ سبحان الله خوا لەگەڵتایە جەلە جەلاله، مادام ئەڵێ الحەمد لله خوا لەگەڵتایە بە مەعیەتی خۆی بەبێ ئەوەی بزانین چۆن. والله من ئەڵێم ئەرجا حەدیث گەرەکتە خوای گەورە ذکرتکا ناوی خوا بێنە. اذكروني اذكركم واشكروا لي ولا تكفرون. خوا فەرمی ئەڵێ تۆ یادی من بکە با من یادت کەم، با ذکرت کەم. باشە خوایە تۆ ذکری من بکەی چیڵێ؟ ئەبێ خوا چۆن ذکری من بکە لای خۆی؟ ئەڵێ ناوت ئەناسێنین بە هەموو ئەم دنیاەوە دروستمان کردو. ئەو وەختەی ئەمری ئەو هەموو ئاسماناڵێ بەخێر بێی، هەموویت ناسێ، هەموو ئەهلی ئاسمانت ناسێ، ئەو گۆڕەت ناسێ، ئەڕۆیتە ژێر ئەو قەورەکە کەس نییە ئەوەت ناسێ.